بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیزی پەیام خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک سالار ئیبراهیم بۆ جاری یەکەمی لا بەرنامەی پەیامی ڕۆژ بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست چار دەبینە بۆ هیوایی کە ئەو بڕگەوە بەتانی بۆمان ئامادەکردوون جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت و تا کۆتایی بەرنامەش لەگەڵمانە بن. لەلای منیشەوە سڵای خوای گەورەتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست بەیانیتان باش بەو هیوایی کۆی بڕگە و بابەتەکانمان جێگەی ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت وەک هەمیشە کۆمەڵی بابەتمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان لەبارەی بەردەوامی بانگەشەکان بۆ باڵاپۆشی کە هەفتەیەک لە هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە میوانێکمان لەو بارەوە دەبێت و تەوەری دووەمیشمان لەبارەی چۆن بە پێی گیرفانمان موبایلی زیرەک هەڵبژێرین وەک هەمیشە ئێستاکانە موبایل بۆتە پێداویستیەکی سەرەکی مرۆڤەکان کە بتوانن لە ڕێگەی موبایلەکانیانەوە زۆرترین کار و ژیانیان بەڕێ بکەن. هەروە تەوەری ئاخیرمان لەبارەی مانگرتوانی چاکسازی سلێمانی و هەولێرە کە ماوەی 15 ڕۆژێگە بێت مانیان گرتووە لەبارەی گۆڕانکاریە و یاسایانی کە پێی گیراون. وەک هەمیشەش تەوەری یەکەمان کە دەست پێ دەکەین لەبارەی کەشوهەوایە بابزین کەشوهای ئەمڕۆی شارەکان و ناوچەکانی هەرێمی کوردستان چۆن. بڕگەی یادەوەری یەکێکی دیکە لە بڕگە هەمیشەییەکانمان بابزانین ئەو ڕوودا و مێژوە گرنگانە چین کە لە بەرواری ئەمڕۆ لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە بە تایبەتی ئەوانیان کە بۆ ئێمە جێگەی گرنگ و بایەخنەوە پێویستە وەبیری ئێوەی بینەری عزیز و خۆشەویستی بهێنینەوە با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. شەشی دوی ساڵی 1920 کۆچی دوایی خەلیفەی دادپەروەر و گەورەی موسڵمانان پێشەوا عومەری کوڕی عەبدولعەزیز ناوبراو بەهۆی دادپەروەریەکەی و گێڕانەوەی حوکمی ئیسلامی لە پشتاوپشتەوە بۆ ڕاوێژ و شوورا و زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێ و دەستنەخستنە نێو ئابووری و دارایی گشتیەوە بۆ بەرژەوەندی خۆی لەلایەن موسڵمانان و مێژوو نووسانەوە نازناوی خەلیفەی پێنجەمی ڕاشیدینیان پێبەخشیوە. عومەری کوڕی عەبدولعەزیز بە هێمای دادپەروەری و ڕەوشبەرزی و ئیدارەدانی دەوڵەت دادەنرێت و بە یەکێک لە کەسایەتیە بە ئەزمون و چاکەکانی دەوڵەتی ئەمەوی دادەنرێت. عومەری کوڕی عەبدولعەزیز گرنگێکی زۆری بە ئاوەدانکردنەوەی وڵات و خۆشگوزەرانی جەماوەردا زەکات و هاوکارەکانی دەوڵەتی ئیسلامی گەیاندە باشووری ئەفریقا و وڵاتە هەژارەکان سوپای دەوڵەتی ڕێکخستەوە و بێتعە و داهێنانە ئاینیەکانی مراندن و لاجێی ئەوان سونەتەکانی پێغەمبەری پێشەوامانی درودی خوای لێبێ زیندوو کردەوە. شەشی دوی ساڵی 1935 تیرۆرکردنی ئەحمەد موختار جافی شاعیری لاوی کورد و قایمقامی قەزای هەڵەبجە لە ڕۆخی ڕووباری سیروان و لەلایەن چەند کەسێکی نەناسرا و ئەحمەد موختار جافی یەکێک بوو لە شاعیرە زۆر جوان نووس و ناودارەکانی کورد و برای تاهیربەکی جاف و کوڕی وەسمان پاشای جاف و عادیلە خانمە. تیرۆرکردنی ئەحمەد موختار جاف
لە دوای تیرۆرکردنی ڕووناکبیر جەمال عیرفانەوە بە دووەمین تیرۆری کەسانی ڕۆشنبیر دادەنرێت لە کوردستان. مەسەلەی ویژدان یەکێکە لە چیرۆکە کاریگەرەکانی ئەحمەد موختارجاف کە پاش تیرۆرکردنەکەی و ساڵی 1950 چاپ کراوە و تێشکی خسۆتە سەر دواکەوتویی کۆمەڵگە و ستەم و ئازار و چەوسانەوەی دەرەبەگەکانی کۆمەڵگە بەرامبەر بە خەڵکی هەژار و چەوساوە. 6 ساڵی 1997 کۆچی دوایی نووسەر و سیاسەتمەداری ناوداری ئێرانی بزورگی عەلەوی لە تەمەنی 93 ساڵیدا. بزورگی عەلەوی ڕۆمان نووس و ئەدیبێکی گەورەی فارسە. ئەو بە نووسینی ڕۆمانی چاوەکانی توانی نازناوی خۆی بە زیندوی لە ناو ڕۆشنبیری جیهانی و فارسیدا بهێڵێتەوە. بەڵە بەڕێزان وەکو باسمان کرد هەفتەی باڵاپۆشی کە لە هەرێمی کوردستان ڕاگەیەندراوە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە هەمیشە ساڵانە پرۆژەیەکیان هەیە بە ناوی پرۆژەی سمبولی نور بۆ باڵاپۆشی. چەند لێدوان و کۆمنتێکیان وەرگرتووە پێکەوە بینەر و بیسەری ئەو لێدوانانە دەبین لەبارەی باڵاپۆشیەوە. سڵاو سەرەتا ئەمەوێت دەستخۆشی لە ڕێکخراوکەم بە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە هەستاوان بە سازدانی ئەم کارە جوانە بە بەخشینی گوڵ و سەرپۆش بەو ئافرەتانی کە باڵاپۆشنین بۆ ئەوەی کە سیمای باڵاپۆشی لە لای ئافرەتان خۆشەویستکەن و جوانی بکەنەوە. هەروەش ئەمەوێت لێدوانێ بدەم لەسەر ئەوەی کە خەڵکی بەرچاوڕوونیەکێ بەرامبەر بەوەی کە باڵاپۆشی هیچ کاتێ بە زەبر نییە بەڵکو بە پێچاوانەوە باڵاپۆشی لە ئاینی ئیسلامدا بە ئازادی کەسەکەیە تاکەکە خۆیەتی. ئێمە ئەمڕۆ لە میانەی ڕۆژی چالاکیەکانی ڕۆژی گیانی باڵاپۆشیە هەستاین بە دابشکردنی گوڵ و سەرپۆش بۆ ئەو خوشکانی کە باڵاپۆش نین بە هیوای ئەوەی هەر هەمویان لە ڕۆژانی داهاتووە بتوانن ئەو لەچکانە بن بەسەریانە کە خۆی گەورە فەرمانی بە پێغەمبەر داوە کە داوا لە خێزانەکانی و کچەکانی و هەروەها هەموو ئافرەتانی مسلمان کات کە باڵاپۆش بن. بەناوی خۆی گەورە حیجاب فەریزەیەکی خۆی گەورەیە لە هەموو ئاین و سەقافاتی دنیاە هەبووە. بێگومان حیجاب داهێنراوی ئیسلام نییە. لای یۆنانیەکان حیجاب هەبووە ئافرەت بەبێ حیجاب نەچۆتە دەرەوە. لای فینیقیەکان بە هەمان شێوە حیجاب ئافرەتێک کاتێک کە چۆتە دەرەوە حیجابێکی سووری یاوە بەسەریە. حیجاب بریتە لە داپۆشینی جەستا کە خۆی بینێتەوە لە داپۆشینی ساریا قژ و دەم و چاو تاک و قولەپێ. بێگومان لە ئاین ئاسمانیەکان ئاینی یەهودی زۆر بە واضحی باسی حیجابی کردووە. حیجاب فەرزە لە ئاینی یەهودیە و عولەمای یەهود دەڵێن ئەگەر ئافرەتێک کشفی سەری خۆی بکە قژی بکە ئەوە ئیهانەی بەخۆی کردووە. بۆیە کاتێک کە خۆی گەورە عقوبەی ئادەمیدا عقوبەکە بریتی بلەوەی کە جلیان لە بەرانەما کەواتە ڕووتی یان دانەپۆشراوی ئەوە بریتی نییە لە پێشکەوتن بەڵکو مخالفی پێشکەوتنەوە عقوبەی خۆی گەورەیە. بەناوی خۆی گەورە و میهرەبان. باڵاپۆشی فەرمانێکی خۆی گەورەیە بۆ هەموو بەندەکانی لە ئافرەتان کە پابند بن بە باڵاپۆشیەوانێ و پیاوانیش ئەبێ پابند بن بەو بەرگو پۆشاکەی کە تایبەتە بە خۆیان. بۆیە باڵاپۆشی بەشێکە لە ئافرەتێتی جوانێتی ئافرەت دەردەخا ئونوسەتی ئافرەت دەردەخا. دەڵێن ئافرەت من ئافرەتم بەڕاستەقینەیی بە دوور ئەوەی بەبێ ئەوەی خۆم بشبهێنم بە پیاوانەوە. باڵاپۆشی ڕەمزی ئیمانە و جێبەجێکردنی فەرمانی خوای میهرەبانە و باڵاپۆشی ڕەمزی کەسایەتی ئافرەتی مسلمانە کە ئافرەت باڵاپۆش بوو واتە هاتوومەتە کای ژیان واتە دێم شوێندەستی خۆم دیاری دەکەم. باڵاپۆشی واتە خەڵکینە دیدی خۆتان بگۆڕن بۆ ڕەگەزی ئافرەت کە تەنها وەک کاڵایەک سیر بکرێ تەنها بۆ خۆشی و ئارەزوو بازەتی مامەڵی لە تەکدا بکرێ. باڵاپۆشی واتە لەو دی و ئەم دیمەنەوە کە لە ناو خەڵکیدا باوە بێ دیمەنێکی دیکەی ئافرەتانی تر هەیە کە شێری مەیدانن کە خاوەن وتەی ڕەنگینن کە خاوەن هەڵوێسەی سەنگینن کە خاوەن کایی ژیانن کە دەکرێت پسپۆر بوون لە بوارەکانی ژیاندا و شوێندەستی خۆیان دیاریکەن. هەفتەی باڵاپۆشی خوشکانی بەڕێز کۆمەڵی خوێندکار
خۆبەخشانە ساڵانە لەم یادەدا هەڵدەسن بە لێدوان وەرگرتن و هەروەها هەفتەی چالاکی سەبارەت بە باڵاپۆشی دیارە ئەمە وەکو فەرمانێکی خوایی کە ئاراستەی کۆمەڵگای دەکات و بە تایبەتی بۆ ئافرەتان داوامان لێ دەکات فەرمانێکی خوایی ئاراستەی هەموو ئافرەتان و پیاوانیش دەکات سەبارەت بە ئافرەتان کەوا باڵاپۆشی سەرپۆش و داپۆشینی لەبەرکردن و پۆشینی جلوبەرگی گونجاو ئەو مەرجانی کە پێویستە لە باڵاپۆشیدا هەبێ و سەبارەت بە پیاوانیش خوای گەورە فەرمانمان پێ دەکات کەوا چاوانمان بەرامبەر بە نامەحرەمەکان دابخەین. بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. سەرەتا دەستخۆشی خۆم ئاراستەی ئەم کۆمەڵە گەنج و لاوە کچان و کوڕانە ئەکەم کە پێکەوە بە هەماهەنگی کارەکەن لەسەر ئەم پرۆژە جوانە کە بریتە لە ڕۆژەی خزمەتکردن بە باڵاپۆشان یا ئەو کەسانی کەوا تازە و گەنجانی باڵاپۆشن رەخراوی قوتابیانی کوردستان دەستخۆشیان لەکەین یاخوا هەردەم سەرکەوتوو بن و پرۆژەی لەم بابەتە و جوانتر و باشتر ئەنجام بن. لە ڕاستیدا کارکردن لەسەر ئەم لایەنە لەسەر ئەم بوارە لە شەمەی ڕابردوو کە ڕۆژی گیانی باڵاپۆشی بوو لە هەرێمی کوردستان هەفتەیەک بۆ بانگەشەکردن بۆ باڵاپۆشی ڕاگەیەنراوە، بەڵام ئێستش چالاکیەکان لە ناو بەتایبەتی ناوەندەکانی خوێندن لەلایەن ڕێکخراوە خوێندکاریەکانەوە بەتایبەتی ئەوانەی کە باگراوندێکی ئیسلامیان هەیە و التیزاماتێکیان بە بانگەشەکانی باڵاپۆشیەوە هێشتا هەر بەردەوامە و لە ڕۆژانی داهاتووشدا بەردەوام دەبێت. بۆ قسەکردن لەسەر بەردەوامی چالاکی بانگەشەکردن بۆ باڵاپۆشی و هەروەها شێوازی ئەم بانگەشەکردانە لە ناوەندەکانی خوێندن و لەسەر شەقام و لە ناو بازاڕەکاندا کە دیارە چالاکیان لە هەرچی شوێندا دەکرێن، میوانداری زۆر بەڕێز سیما ئامانج کە خوێندکار یا قوتابی کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی کردومانە. سیما خان زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەم هەڵمەتەی کێسە لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە بە تایبەتی ئێوەی خانمانی باڵاپۆش و لە ناوەندەکانی خوێندندا هیچ کاریگەری هەیە بە بڕای خۆتان؟ سپاس بۆ میوانداریەکەتان. ڕاستەکەی ئەو هەڵمەتانە کە کاتێک ڕاگەێنرێن بۆ باڵاپۆشی و هەفتەی باڵاپۆشی یعنی ئەبینین بە سپاس بەخوای گەورە بە پشتیان خۆی گەورە هەڵمەتێکی باش دروستەکە. من ئەگەر هیچ شتێکیش بەو کەسانە نەڵم کە کاتێ هەدەکانیان ئێمە کە کاتێک گوڵێکیانینە یعنی ئەمە بۆ خۆی سەرنجڕاکێشانی خەڵکەکانی باڵاپۆشەکانە بۆ باڵاپۆشەکان و من بینیومە کە زۆر خەڵک هەبووە لەو کاتانە ڕاستە ئەمە فەرمانەکە خۆی گەورە پێگەیشتە بەڵام لەو کاتە نوعێک لە بیرخستنەوە دروست بە بۆی بۆیە سوپاس بەخوای گەورە بڕاری باڵاپۆشیە لەبەرەوە یعنی وەکو بیرخستنەوەیەک وەکو سمبولێکی جوانی باڵاپۆش بۆ ئەو ڕۆژانە ئەو چالاکیانە سوپاس بەخوای گەورە کاریگەری خۆی بەجێهێشتووە لەسەر دڵێن. خات و سیما کاردانەوەی ناباڵاپۆشەکان بۆم هەڵمەتانە چۆنە بێت لە ناوەندەکانی خوێندن بە حکومی بەڕێزت خوێندکاری کۆلێژی پزیشکی کاردانەوەکان دڵخۆشکەرن یاخود ئەوان کە کاتێک گفتوگۆیان لەگەڵەکەن خوێندنەوەیان بۆ خودی دینی ئیسلام چییە کە دینی ئیسلام زۆر هانی باڵاپۆشیەدا لە ناوەفرەتانە پێت وایە گەنجانی ئێمە بەتایبەت لە ناوەندەکانی خوێندنە ئاشنایەتیان لەگەڵ ئیسلامە هەیە یاخود بەهۆی ناتێگەیشتن و دووریانە لە دین کە باڵاپۆشنی؟ ڕاستێکی ئەمە ئەتوانین وەکو بڵێ بکەین بە چەند کۆمەڵەیەکەوە چونکە بمانوێ نەمانوێت کاتێک ئێمە چالاکیەکەکەین با بڵین ڕیسپۆنسیو دەرەنجامی باشمان هەیە و دەرەنجامی ناباشمان هەیە بەڵام سوپاس بەخوای گەورە دەرەنجامە باشەکان دەردێڵێ زاڵترن و زۆرترن بەسەر دەرەنجامە ناباشەکانە. ئەمە هەر وەکو ئەم ساڵ وەکو ساڵەکان ڕابردووشکە کاتێک ئەو ئەهەدەیانە ئەین بە کەسە باڵاپۆشەکان زۆر بە گەرم و گوڕی و پێشمازیمان لەکەن. ڕاستێکی باڵاپۆشی خۆتان نزان کە بڕارێکی تۆزێ تا ڕادەیەک قورسە و پێویستە کەسەکان زاڵ بن بەسەر نەفسیانە ئەنج ئەو بڕیارە بن بەڵام ئەوەی کە من بینیوە مەسەڵەن کە دابشمان کردو بەسەر دەکچە دوانیان یعنی وەکو بڵێ بڕیارەکان داوە یعنی یەکسەر پەرزانەوەیەکی زۆر جوانیان هەبووە بۆی و ئەوانی تریش وتویان ئینشەڵڵا وەکو بڵێ ئێمەش لە داهاتوویەکی نزیکە ئەبین بە باڵاپۆش بەڵام نەبوونی باڵاپۆش یعنی بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە و هەمومان نەزانین
نەخێر هۆکارە سەرکێک ئەوە نییە کە ئاشنانین پێی بەداخۆ بەڵکو ئۆکو بڵێ قەنەعەت نەکردنە یان وەکو بڵێ شتێکە کە ئەڵێن جاری ئێمە ئامادە نین بۆ ئەو باڵاپۆشیە کە بەداخۆ مەقسەیەکە لە زۆربەی کەسەنە باڵاپۆشەکان ئەیبیستین وازانن کە بوویتە پاڵاپۆشترە بێ هەموو لایەنەکانی ژیانەتەوە بێ نەخێوانیە تەنها کەماڵێت بخۆی گەورە و بۆ پێغەمبەرانیەتی بەڵکو ئەمەش فەرمانێکە لە فەرمانەکانی تر کاتێک کە تۆ ئەتەوێ ببێ بە باڵاپۆش و مەزانە ئەکە ئەبێ کامل زۆر باشە سیمەخان کاتێک سێریەم خانمانەش دەکەی کە لە ناوەندەکانی خوێنەر یا لەسەر جادۆش بازاڕەکانە کە ناباڵاپۆشن زۆر جار دەبینی دایکیان باڵاپۆشە بەڵام دەبینی باوکیان التیزاماتی تەواوی بە دینەوە هەیە بە دڵنیایی و ئەم خانمە شتێک هەر لە دین دەزانێت چونکە کۆمەڵگەی کوردی و هەمووی مسلمانە ئەم خانمە لە چی وای کردووە چی وای کردووە کە باڵاپۆشێکە هەڵ نەبژێرێت زۆر جار ئەوانەی کە لە دوانیان داوایە لە بەرنامەکانی ڕابردوو کە کردومانە باز لەوە دەکەن ئەڵێ ئەترسم بڕیارەکە بدەم نەتوانم پابند بم پێوەی مۆدێلگەرایی ئەڵێ ئەگەر من باڵاپۆش بم ناتوانم بچمە حەفلە و مەراسیمەکانەوە ئەم خانمانەی کە ناتوانن ئەم بڕیارە بدەن کەەوە خۆش تاماژە پێ دەکەی هەندێک پابندیان بە دینەوە هەیە و زانیاریان لەسەری هەیە بۆچی ناتوانن باڵاپۆشە بدەن ئێوە چۆن کاریگەری و کاریگەریان لەسەر دروست دەکەن و بۆیان ڕوون دەکەنەوە بەڵێ بۆ ئەم بابەتێک بەڕاستیەوە ینی ئەو کەسانە خۆشمان ڕۆژانە ڕوبەڕۆیانە بینەوە ئەیان بینین بەڵام سێرەکەی یعنی لەگەڵ ڕێزم بۆیان تا ڕادەیەک وە ئەزانن ئازاتیەکەن ئەگەر بە عکسی دایک و باوکیانەوە بجوڵانەوە یان بە عکسی دینەکانەوە لەسەر هەمیەوە بجوڵانەوە ئەو کەسانی کە ئەو بڕیارانە نادەن یعنی با بڵێن بۆ جۆرە خۆیان قبوڵ نییە کە ئەوان باڵاپۆش بن وازانن کۆمەڵگە بۆ جۆرە ئەوانی ناوێ وازانن کەسێک تەنها مەرغوب و کەسێک تەنها خۆشەویستە لە ناو کۆمەڵگە کە کاتێک لە چک نەکات و ئەو کەسانش ینی من نەسیحەتم بۆیان ئەوەیە کە بزانن ئەوان خۆیان ئەو جۆری کە خۆیان ئەیانە بە ئەوان ئاوا بن خەڵک با قبوڵیان کە تۆ چاوەڕی ئەوە مەکە کە من لچکەکەم لابەرم اینجا خەڵک قبوڵم کە ئەوە بە پێچوانی دایک و باوکمەوە بم نەخێر ئەمە تێگەیشتنێکی زۆر هەڵەیە قەناعەتکردن بۆ خوێندکارەیە بەو کەسە تەنها بە ئێوەی بانگەشەکاری باڵاپۆشی لەم هەفتەیە دەکرێت یا دەبێت دایک و باوکەکانیش مامۆستایانی ئاینی و خەڵکی تر لە چواردەوری ئەم ئافرەتەیە دەبێت هاوکار بۆی کە باڵاپۆش بێت وەڵا ئەکید ینی ئەو بانگەشەی کە ئێمەکەین ئەمە بەشێکە لە بانگەشی ئەوان یانی با بڵێن بەشێکە لە کارەکە هەموو کارەکە نیە بەڵکو ئەبێ هەمومان بێکەوە ینی هاوکار بین لە قەناعەت پێکردن هاوکار بین لە گەیاندنی پامە جوانەکەی باڵاپۆشی بۆیە نەخێر تەنها بە ئێمە ناکرێت بەڵکو ئەبێ ئێمە هەمومان مامۆستایانی ئاینی دایک و باوکان و ئێمەی گەنجیش هاوکار بین لە بانکردنی باڵاپۆشی لە زۆربەی کایەکانی ژیانە ئینسان هاوڕێ کاریگەری زۆر لەسەر هاوڕێکی دروست دەکات پێت وانییە مەسەڵەن بەشێکی ئەو کەسانێکی التیزاماتی دینیان هەیە دوورە پەرێزیەکە گرن لە نێوان خۆیان و ئەو کەسانی نا التیزاماتی دینیان هەیە ڕابردوو دامە لە ناوەندەکانی خوێندندا زۆر وەیەزانی ئەگەر تێکەڵاویەک دروستکە لەگەڵ کەسێکە کە نا التیزامە دینی هەیە مەسەڵەن بەشێک لەو ئیلتیزامە دینی خۆی کاڵە بێتەوە پێدوانیە پێویستی شاوانی کە ئیلتیزاماتی دینیان هەیە باڵاپۆشن جارێکی تر تێکەڵ بنەوە بۆ کەسانی بۆی لە ڕێگەی ئەخلاقیات وەرسوکەوتی خۆیانەوە کاریگەری دروستکەن بەشێکیش نابێت لە کاریگەری بەڵێ بە ئەکیدی ینی ئەو ئاماژە بە خاڵێکی زۆر جوان کرد بەداخۆیانی هەنێکیان کە کاتێک داخڵە بن بە کەسان ئیلتیزامەکان ئەوان لە بڕارەکانی خۆیان پەشیمانە بنەوە بەڵام بە پێچوانی ئەمانەشۆ بینیمانەوە هەر بەرداوامیشەیە لە زانکۆیە کاتێک ئەو کەسانی ئیلتیزامیانە ئەو کەسانی کە باڵاپۆشن تێکەڵە بن بەوانی تر گەریان لەسەر دروستەکەن بەڵێ ئەومانێ بەس ئەمی تیشمانێک ئەو باڵاپۆشەکان باڵاپۆشە بن ئەمە بەشێکی زۆری گەڕێتەوە بۆ با بڵێن هونەری قەناعەت پێکردن بەشێکی گەڕێتەوە بۆ هونەری کاریگەری لەسەر چواردەورە تا چەندێک تۆ ئەتوانی ئەو پامێکی هەتە بۆوانی بگەین تا چەندێک دەتوانین قەناعەتیان پێ بکەی و بەڕای من ئەو کەسانشی کە باڵاپۆشن و ئیلتیزامیان هەیە با خۆیان مەسەلەن دوور نەگرن لە ڕەفیقەکانیان کە باڵاپۆش نین تۆ هەتا ئەتوانی یعنی خۆت با بڵێن مناڵم با بەس ڕەفیقی ناباڵاپۆشە بە ئەکید بەڵام با لە هەردووکیان هەبێ و هەتا ئەتوانی کاریگەریەکانە با
ئەتا ئەتوانی تۆ کاریگەری و لەسەر ئەوانی تر هەبێ نەک ئەوان لەسەر توان هەبێ و ئەمەش بە ئەنجامدانی با بڵین چالاکیە کرێ لەگەڵ هاوڕەکان تا بە ئەنجامدانی گۆڕینەوەی با بڵین خۆشەویستی و بەدەمەوەچوونی هاوڕەکەت قەناعەتکەن یان کاتێک کە ئەبینی هاوڕەیەکە با بڵین من هاوڕە ناباڵاپۆشەکانم کە ئەبینن ئێمە بەدەمیانەوەین و گرنگیان پێین لە هەر کاتێک کا بمانەوە بیان یارمەتیانەوە بەبێ هیچ مەبەستێ ئەوانمان خۆشە ئەوان خۆیان سوکەوتەکەتان زیاتر لە دروشمە ئاینیەکان کاریگەریان تێدەکات تەمان ئەمڕۆ جۆرەکان هەندێک دروشمی ئاینیش لای خەڵک بیستویەتی بەڵام ڕەنگە زیاتر تێڕانەمێنێ بۆ یکە کاریگەری لەسەر دروستکە ئێستا ئێوە ڕەنگە زیاتر لە مامۆستایەکی ئاینی کاریگەریتان لەسەر خانمێکە بێت لەوەی کە چۆن قەناعەتی پێ بکەن بەڵام جگە لە فەرمانە ئیلاهیەکان یا فەرمانی خوای پەروەردگار چیتر بە ناباڵاپۆشان دەدەن بۆی کە پێیان دەڵێن بۆی کە قەناعەت بە باڵاپۆشی بکەن چونکە بە دڵنیاوە هەمویان دەزانن مامەیەکی واجباتێکی دینیە دەبێت حتمما جێبەجێ بکەن بەڵام لە دەروی واجباتەکە چۆن بۆیان ڕوون دەکەنەوە کە باڵاپۆشی دەبێت بکەن زۆر جاروا دەزانن لەگەر باڵاپۆش بن ئیدی خامی باڵاپۆش جوانی و جەماڵیەکەی نامێنێت زۆر ڕاستە ئەمە بە تێکەڵبوونە بێ لەگەڵ چواردەور و لەگەڵ هاوڕەکانی زانکۆمان چۆن مثلەن کاتێکە ئێمە لە زانکۆ چالاکیمانە بێ یعنی با خۆمان گوێنەکەینەوە لە ناباڵاپۆشەکان بە پێچوانەوە با خۆمانیان تێکەڵکەینەوە مثلەن کاتێککە هاوڕەکەمان ئەڵێ بە هەر شتێکی عیلمی ئەڵێ مثلەن بە ئێمە چالاکی بکەین بەهۆی ڕۆژی جیهانی ژێرپەنجەوە کە با بڵێن دوێنێ ڕۆژی جیهانی ژێرپەنجە بوو یعنی بڕۆ لەگەڵیانە یارمەتیان بە بڕۆن بەیەکۆ ڕیسێرچکەن بڕۆن بەیەکۆ بگەڕێن بۆ زانیاری کۆکەنەوە بەیەکۆ شت بڵاوکەنەوە زانیاری گشتی بڵاوکەنەوە واتە تەنها لە بۆنە ئاینیەکانیشا لەگەڵ ئەوانە مەبە بەڵکو لە ڕۆژەکانی ترا لە ڕۆژی جیهانیەکانی ترا لە ڕۆژی ئاڵای کوردستانە شانازی بە ئاڵاکەتەوە بکە شانازی بە یعنی نەتەوەکەتەوە بکە لە ڕۆژی ژێرپەنجە یارمەتیان بە و بە هەمان شێوەی کاتەکانی تریش ئێمە لە زانکۆ ئەو ڕێکخراوانی کە هەمانە چالاکی دەرەوە ئەکەن ڕێکخراوێکمان هەیە من کە کاتێک کە چالاکی ئەکەن مەسەلەن لەسەر ئیزعافاتی ئەوەلی واتە با بڵین فەرست ئید کاتێک کە ئەماکەن کە من بەشداریم تێکرۆڵنەوە چۆن بەشدارێکی لەگەڵمانە نی کە ئێمە با بڵین محاجبەنین یعنی تو پێ ئازایە تێکەڵبی لەگەڵ ئێمە میشتمە یعنی چ ڕێگرێک هەیە کە لەوەی من بەشدار نەبم لەگەڵتە بە پێچوانەوە ینی بەشداریش بووین و با بڵین بەو کاتە سەرنجی ئەوانمان بخۆم جگە لەم هەفتێ باڵاپۆشیە چ چالاکیێکی ترتانەیە جگە لە ڕێکخراوەکان ئایا ئێوەی خانمانی باڵاپۆش بەجیا ینی هەوڵ دەدەن کە ئەو خانمانەی ناباڵاپۆشن باڵاپۆشیان بکەن بەڵێ سوپاس بەخوای گەورە لە پێنجشەمەی ڕابردووە هەڵمەتێکمان دەست پێ کرد وەکو چیە وەکو تەنها قوتابیانی زانکۆ کۆلێژی پزیشکی و هاوڕێکانی تریشمان لەگەڵە لە ئەندازیاری لە شوێنەکانی تریش چالاکێکمان ڕاگەیان ئەوەی کە بە تایبەت بەڵام تۆزە چالاکێکی تایبەتە بە تایبەت 100 خانم بانەکەین تقریبا زۆر بەیان ناباڵاپۆشن بانیانەکەین پانەڵمان بە حازر کردوون لەسەرەوەی کە با بڵین چۆن با بڵین چ ڕێگریەک هەیە لەسەر باڵاپۆشیت و هەوڵین جوابی زۆربەی پرسیارەکان بینەوە کە خۆشمان پرسیارمان بۆ ئامادەکردوون بە هەمان شێوە ئەم چالاکیەمان هەیە ئینشاءڵڵا لە ڕۆژی جومعە بەتەمەین چالاکیەکەمان بکەین و چالاکیەکە تا ڕادێک گوتم تایبەتە بەڵام من خۆم قەناعەتم وان نەبوو کە بتوانم بەتەواتی بەسەر ئەم چالاکیە زاڵم چونکە ڕاستیەکەی مەسروفێکی تا ڕادەیەک زۆر یەویست چۆن باش ئەم پارەیە کۆکەمەوە من هیچ کەسێکم لە پشت نییە چۆن بیکەم بەڵام سوپاس بەخوای گەورە بە هیمەتی هاوڕەکانم توانیمان ئەو پارەیە جگەلەوەی کە کۆیکەینەوە توانیمانە هەدەکانیش بۆ کەسە باڵاپۆشەکان ئامادەکەین یعنی هەرچی تێچووکەیەتی حەزرمان کردە بۆ ئینشاءڵڵا لەو گەنجانەی کە لە بەبێ ڕێکخرا و بەبێ حزب و بەبێ ئەمانە لە بانگەشەی ئاینی پیرۆزی ئیسلام و دروشمەکان زۆر باشە تا چەندە مۆدێلگرایی ئێستەوای کردووە کە بانگەشەکانتان کەمتر کاریگەری هەبێ هەندێک خانم هەیە ڕەنگە خۆی بە باڵاپۆش بزانێ بەڵام کاتێکە سەیری باڵاپۆشەکەی دەکەێت ڕەنگە ئەو مەرجانەی تیانە بێ کە ئاینی پیرۆزی ئیسلام داوای لێ دەکات بەڵێ بەداخۆ مۆدێلگەرایی با بڵێن خاڵێکی زۆر ناخۆشە کە تۆ ئەیبینی ئەو کەسێک کە ئەبێ بەم حاجەبە یعنی هەنێکی بینیەڵە وڵڵاهی من ئەو کەسە مۆدێڵم بینی کە ئەوم بینی ئەوەنە جوان بوو لە چکەکەلی بەخۆشی ئەوە لە چکەکەم کرد وازانێت تەنها لە چکەکە تەنها ئەوەیە کە ئەو کردوێتی بەداخۆ کە ئەویش دیارە بە پێی مەرجەکان نەیکردووە مۆدێلگەرایی لەم سەردەما کاریگەرێکی زۆر زۆری لەسەر کەسەکان هەیە و دیسان ئەیگەڕێنمەوە بۆ ئەو خاڵی کە ئەو کەسانی کەوا ئەکەن
قەناعەتیان بەو باڵاپۆشینی کە خۆی گەورە بۆی داناون و ئەزانن ئەگەر ئەو جۆرە بکەن لە کۆمەڵگەیە قبول نین بۆی ئەیانێ بەپێی مۆدل حیجابەکان کەن تا قبول بوون لە کۆمەڵگەیە. خات و سیما تا چەند ئێوەی باڵاپۆش ینی بێگومان دین و دنیا تێکەڵە بە تایبەتەوانی ئیلتیزاماتی دینیان هەیە هەم ئەخلاق و هەڵس و کەوتە دنیایەکان دوجار ئەو دینەی کە ڕێنمایی دەکات چۆن ئەم هەڵس و کەوت و ڕێنمایانە لە ئەرسی واقعا لە دنیای پەیڕەوێکی خی گەورە مەسەلا نەفەرمێ لیمە تەقولونە مالا تەفعل مەسەلەوەی کە دەیڵی بۆ بە کردەی ئەنجامی نادەن ئێوەی باڵاپۆش بێگومان ئەتوانن ئەو کاریگەریە ئیمانی کە لەسەر خۆتانە ڕنگدانەوەی ئەخلاقیاتیان لە ناو کچانی ناباڵاپۆشە ڕنگدەنە بۆ نمونە من قوتابی کچم هەیە مەسەنە کە لێ پرسی بۆچی تا ئێستا بڕیارە نەدا و بیبی بە باڵاپۆش لە کاریگەریکی ئەو تۆم لە خانمەکەی تەنیشتم کە دانیشە باڵاپۆشە ینی کاریگەریکی ئەو تۆم لەسەر دروستنەوە جگە لە سلبیات ینی ئەمەشمان هەیە تا چەند دین ینی سەقافەی دینی پێویستە لەلایەن ئێوەی باڵاپۆشە زیاتر ڕنگ بداتەوە. بەڵێ زۆر پرسیارێکی جوانە بەڕاستی سەقافەی دینی و ڕۆشنبیری دینی و با بڵێن زانستی و دنیایشین بە شێوەیەکی ئەم زۆر گرنگە بۆ ئەو کەسانی کە لەم کاتە و لەم سەردەمە باڵاپۆشن و با بڵێن بانگەشی باڵاپۆشیەکەن چونکە بتەوێت و نەتوێت دنیای تەکنۆلۆژیا و دنیای پێشکەوتن و دنیای علم و یعنی ئەبینین جگە لە ڕووی تەکنۆلۆژیاکە پێشکەوتون لە ڕووی علمیش الحەمدولیلا بەرەو پێشچوونێکی زۆر هەیە بۆیە ئەو کەسانە بەڕای من ئەو کەسانی کە باڵاپۆشن و ئەرکێکی زیاتریان هەیە لە کەسێکی تر کە باڵاپۆش نین کە ئەیانێ بۆ بانگەشە بۆ دینەکانکەن لەبەرەوە پێویستە سەقافەیەکی طبعا هیچ کەسێک دەردێڵە ناگاتە ناڵم با سەقافەیەکی زۆر هەبێن جارە باڵاپۆش بکە و بانگەش بکە نەخێر بەڵام ئەبێ سەقافە و هەبێت چونکە تۆ ڕۆژانە هەمومان ڕوبەڕووی پرسیارە بینەوە خۆمان نەزانین ئیلحاد ینی بەردەوام هەوڵی ئەوان کە کەسەکانی تر لە دین دۆرخەنەوە بەڵام تۆ بێ ڕۆشنبیرەکە ئەوەنە زۆر بێت کە بتوانانی کاریگەری و لەسەر ئەوان هەبێ و بەڵە کاریگەریکی زۆری هەیە ڕۆشنبیری هەتا بتوانانی زیاتر بخوێنینەوە و زیاتر کاریگەریمان لەسەر چادۆرەکان کاتاوەکو بەرپرسیارەتی کە باڵاپۆشێک دەیگرێتە ئەستۆ خۆی جگە لە تێگەشتن و ڕۆشنبیریەکەی تا چەنە پێویستە کردارەکانیشی جوامن چکە ڕەنگە هەندێک لە ناباڵاپۆشێک بپرسی بڵێ بۆ باڵاپۆش ناوی دەڵێ دەبینم خەڵکیش باڵاپۆشە بەڵام ڕفتاری واهایان هەیە ئەوەی کە باڵاپۆشە چارک و بەرپرسیارەتێکی زیاتریەکی ئەکەوێتە ئەستۆ چونکە هەمیشە ئەمە ڕەمزێکی ئاینی پیرۆزی ئیسلامە لە تەنیشتی ناباڵاپۆشەکەدا دەمیشێت. وەڵاهی من وەکوتم کاتە باڵاپۆشەبی ئەرکەکانە زیاترە بێ ئەم ئەرکێک کە زیاترە بێ یعنی پێویستە تۆ با بڵین لە جێگەی خۆیە ڕفتارەکانی خۆت ڕنگدانەوەی هەبێت بۆ سەر چواردەورەکەەوە واتە با بڵین نابێت تۆ ئەو هیچ کە نابێ خۆ جاکێتەوە بەڵام ئەبێ کاریگەریەکە و زۆر زیاتر بێ لەسەر ئەوانەی تریش و هەڵتاوەکو بتانی کاردانەوەی باشترە هەبێ و بتانی لە بۆنەکانە بەشداربی لەگەڵیانە کاریگەریەکی زۆر باشتر و سەگا لەسەریان. زۆر سپاس بۆ بەڕێز سیما ئەمانج قوتابی کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی سپاس بۆی تەوەریەکەمی بەرنامە لەگەڵمانە. دەستان خۆش بێ لە شتان سپاس دەکەین. بینەرانی عەزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕەکە دێنەوە لاتان و درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەدەین. دیارە لە ڕۆژی ڕابردوو یەک هەفتە بۆ فیستیڤاڵی خلیسکێنەی سەربەفر لە پێنجوێن ڕاگەیەنرا کە ساڵانە ئەم چالاکیە لە قەزای پێنجوێن ئەنجام دەدرێت و خەڵکێکی زۆر بە تایبەتی قوتابیانی زانکۆ کۆلێژە جیاوازەکان لە گەرمیانەوە بیگرە تا سلێمانی و دەوروبەری سلێمانی و چەمچەماڵیش دەگەنە پێنجوێن و کاتێکی خۆش لەناو بەفری پێنجوێندا بەسەر دەبن. پەیاملێرمان سۆیب محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین بە پێکەوە بینەری بین. حەز و خولیەکی زۆریان هەیە لە دوورەوە هاتون و دەیانەوێت بۆ یەکەم جار بەشدار بن لە خلیسکانی سەربەفر فیستیڤاڵی هەفتەی سپی کە تایبەت بوو بە ئەنجامدانی وەرزشی خلیسکانی سەربەفر لەلایەن بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی و سەنتەری پەرەپێدانی گەنجانی پێنجۆن و لە دامێنی چیایەکی بەفراوی نزیک قەزای پێنجۆن بەڕێوەچوو کە تیایدا ژمارەیەکی زۆر لە وڵاتیانی پێنجۆن و دەرەوەی قەزاکە بەشدار بن و
کە بەشی زۆرینیان یەکەم جاریان بوو بەشداری ئەم جۆرە یاریە بکەن. ئامانج لە کردنەوەی ئەم فیستیڤاڵەش ناساندنی وەرزشی خلیسکانی سەربەفرە و بە کللتورکردنی ئەم جۆرە یاریە لە کوردستاندا. لایەن سنتەری پەرپێدانی گەنجانەوە بەشی خلیسیانەکەمان هەڵەسین بەکردنەوەی فیستیڤاڵەوە لەم فیستیڤاڵەشە پەشێکمانەیە کە ناومان ناوە هەفتەی سپی ساڵانە لە ساڵی 2011ەوە هەتاوەکو ئێستا ئێمە ساڵانە هەفتەی سپی ڕاگەینن و یەکەم ڕۆژی فیستیڤاڵەکەش بە ئامادەبوونی یاریزانەکان و فێرخوازەکانی خۆمانە بێ و ڕۆژانی داهاتوو بەڕووی گەشتیاران و خوێندکارانی زانکۆ و پەیمانگەکانە ئەکرێتەوە ئامانجی ئێمە لەمە ئەوەیە کە خلیسکێنەی سەربەفر لە سنووری ئێمە ناوچەیەکی گونجاو ببێتە ئەوەی کە ببێتە سەرچاوێکی گەشتیاری بۆ ناوچەکەمان. گەشتیارێکی زۆر لە دەروی قەزاکە بەشدار بوون لەم فیستیڤاڵە و خۆشحاڵ بوون بەم جۆرە وەرزشە و هیوایان خواست ئەم جۆرە یاریە لە داهاتوودا گرنگی زیاتری پێ بدرێت و بە پێویستی دەزانن بەردەوام بێت و زۆر دڵخۆش بوون بە بەشداریکردنیان. ئێمە وەکو خوێندکاران لە زانکۆ سلێمانیەوە هاتوین بۆ ئەم فیستیڤاڵە و ئەم فیستیڤاڵە شتێکە ینی حەزوخولیایە کە ئەبینین شانبەشان لە وڵاتانی ژیان ئەوروپا ئەم فیستیڤاڵە ئەنجام ئەدرێت بۆچی لە وڵاتەکەی ئێمەش ئەنجام نەدرێت ینی پێخۆشحاڵم کە شتێکی وە لە وڵاتەکەم بوونی هەیە و ئەنجام ئەدرێت و شتێکە زیاتر بۆ شادیە بۆی کە خوێندکاران بێت خەڵک بێت خەڵکی ئاسایی بێت هەر خوێندکار نەبێت یەتە ئێرە بۆ ئەوەی کە ئەم چالاکیە کە پێی ئەوترێت فیستیڤاڵی سەربەفر ئەنجامات. ئەو بوو ماوەی من بۆ 3 ساڵە بەشداری ئەم خولەم کردووە و داهاتووش بکرێتەوە هەر بەشدارە من وەک وەرزشوانە زۆر حەزم نەمیاریەیە لەمڕۆ هەفتەی سپی دەست پێکرەوە بۆ ماوەی 1 هەفتە و داوا لە حکوومەتی شەکەم گرنگی زۆر بەم یاریە ئەو یاریانەما بۆ زیاد بکە. پێنجوێن ناوچەیەکی شاخاوی کوێستانە ساڵانە بڕێکی زۆر بەفری لێ دەبارێت و هەرەمەش وای کردووە ساڵانە یاری ئەنجام بدرێت. لە وڵاتە پێشکەوتوەکاندا خلیسکانەی سەربەفر گرنگێکی زۆری پێدەدرێت ئەم وەرزشە و خۆشەویستیش کراوە لای خەڵکەکەی. بەڵام لە کوردستاندا ئەم جۆرە وەرزشە پەراوێز خرا و گرنگێکی ئەوتۆی پێنادرێت. سوەی محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ پێنجوێن. دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان تەوەری دووەممان باسکردنە لەبارەی هەڵبژاردننی چۆن موبایلێک بەپێی ئەو پارەی کە لە گیرفانمانە جەلال ینی بێگومان هەمیشە لە کۆمەڵگەی خۆمانە باز لە کۆمەڵگەی دەرەوە نەکەین مۆبایلی زیرەک بۆتە پێداویستێکی هەموو خەڵکی ینی ناکرێت مۆبایلت ناکرێت نەت بێ بەڵام ئەمانەوێت لەم تەورەدا باز دەو بکەین چۆن مۆبایلێک هەڵبژێرین لەگەڵەوەشدا چۆن بەپێی گیرفانمان ئەم مۆبایلە هەڵبژێرین بێگومان تمۆحی مرۆڤ هەروایە جوانترین و باشترین شت هەڵبژێرین. گەنجەکان پەنایان بۆ مۆبایلی زیرەک دەبدەست هەندێک لە بەتەمەنەکان چە ژن یاخود پیاو بێت دەیانەوێت لەو مۆبایلە زیرەکیانەیە بێگومان باوکی منی ژەڵێ و سالارەوە چۆنەوە ناوانە دۆزت بەڕێزان بۆ هیچ تر کات بە پێشەکەمان و نەکوشین دەچینە لای میوانەکەمان بەڕێز میران تەیب شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری قسە و گفتوگۆی زیاتر لەبارەی چۆنێتی هەڵبژاردننی مۆبایلی زیرەک و چۆنێتی لە ڕووی ئابووریشەوە چۆن مۆبایلێک هەڵبژێرن پێش ئەوەی کە مۆبایلەکە هەڵبژێری دەبێت سەری گیرفانت بێگومان ئەبێت لە ڕووی ئابووریەوە وایە. کاک میران سپاس بۆ ئامادەبوونت. کاک میران ئەمێ بپرسم هەمیشە مرۆڤ کە پێداویستێک لە پێداویستیەکانی ڕۆژانەی خۆی دەوێت دابین کات سەرەتا سەری داهاتەکەی لای خۆیەکات بەڵێ داهاتی گیرفانی دوجار دەچێتە ناو بڕیارێکەوە کە بەپێی ئەم داهاتە بڕیارەدا لە کڕینی ئەم شتە بەڵام زۆر کات لە بواری تەکنەلۆژیایەوە مۆبایل و جۆرەکانی تەکنەلۆژیا جاری وایە داواکاریەکە زۆر لە داهاتەکە ئەمە تەنها لە تەکنۆلۆژیاکە یانە ئێستا شتێک فێر بووین دانی بڕۆ بۆ معرەزەکان ئەڵێ کورد فێر بوو ئەگەر هەفتا وەرەقەی پێ بێ داوای سیاری دەفتەری دەکات دەفتەری پێ بێ داوای سیاری 150 دەکات ینی وای لێ کردووە کە تمۆحی زیاتری بۆ پارەی کە هەیە بەشم شتێکی دەستکەوێت گرانەکەیت بێت
ئێسش بەتابەت پەنا زۆر بە قیستەکان دەبێت. ڕاستە بێگومان. جا ئەمە کاک میران من هەستەکەم دووشت بێ ئایا ئەوەیە کە پەنا بۆ گرانەکە بەت و داهاتەکەشی کەمترە ئەوەیە لەبەرەوەی ئەڵێ زۆرتر لامەمێنێتەوە کوالیتی زۆرترە یاخود نەخێر لەبەرەوەی حەزەکە بڵێ موبایلەکەم بایی ئەوەنەیە پارێکێ بەڵێ. زۆربەی ئەو کڕیارانی کێنە لای ئێمە عادەتەن ئێستا تەکنۆلۆژیایەکێکە لەو شتانی کە بوو بە شتێکی زۆر ضرورە لە ژیانە ڕۆژانە ئێمە ڕوبەڕووی ئەوە نابینەوە تقریبان سایە ئەو پەنجای ئەو کەسانی کێنە لای ئێمە بە پێی داهاتی گیفانیان ئەڵێ مەسەلەن من $150 پێ یعنی سعرەکە پێشەوەی من پێی بڵێم ئەم مۆبایلە هەیە مەسەلەن ئەم کۆمپیوتەرە هەیە تۆ بیکڕی ئەو سعرەکەم پێڵێ ئەڵێ من تا ئەوەنە ئەتوانم لە توانامایە بیکڕم تۆ مۆبایلێکی باشم بۆ هەڵبژێرە ئەمە ئەو مشتریانەی کە مەسەلەن خۆیان یەکلایی نەکردوتەوە ئەوانەی کە خۆیان یەکلایی کردوتەوە مۆبایلە بەرزەکانە کڕن تقریبان بووە بە چاولێکەری مەسەلەن ئێستا ئایفۆنێکی 11 پرۆماکس کە هیچ فەرقێکی نییە لەگەڵ لەگەڵ 11یان مەسەلەن ئەکسماکسێکە یەکسەر مۆدلەکەی گۆڕێ ئەمەیان چۆتە بابێکی چاولێکەریەوە یعنی ئەو کەسانی کەیان مۆبایلەکانیان نەگۆڕۆ هیچ کێشەیەکی نییە ئەویان زیاتر چاولێکەریە ینی هەیە مۆبایلێکی کڕیوە ڕەنگە دەوەرەقی پێیا بێت دەوەرەقی پێیەوە لە ڤێرژنی تازەی کە دێت یا مۆدلی تازەی کە دێت لە ساڵێکی بەسەراتی ئەپەڕێدێ مۆبایلێکی 11 وەرەقە هەیە هەر ئەیکڕێ مەسەلەن لای ئێمە ئەیکڕێ بە دەوەرەقەکە هەر ئەو مۆدلە مەسەلەن بەسەوەنە زەرفەکەی لێکاتۆ سەیرێکە ئەم مۆدلەی بەدڵنی ئەیگۆڕێ بە مۆدلێکی تر لەو بینەیە $100 $150 زەرەرەکە بەس لەسەر مۆدلەکە زۆر باشە ینی جیاوازی گۆڕینی مۆبایلەکان لەوەیە کە پێداویستی زۆرتری کەسەکە دابینەکە یاخود نەخێر تەنها ئەوەیە کە لە ڕووی شکڵەوە مۆبایلەکە گۆڕاوە زیاتر ئەو مۆبایلە زیرەکانی کە ئێستا دەرەچێت چونکە هەموو شەریکاتەکان لە منافەسەیان ئەگەر بێن باسی شەریکە عیملاقەکان بکەین مەسەلەن ئەپڵە سامسۆنگە ئێستا هواوی کە منافەسەیەکی زۆر باشێکە لە بازارە تقریبا ئەو مۆبایلی کە تۆ ئەیکڕی بە مەسەلەن $170 هەمان ئیشی ئەو مۆبایلت بۆ کاکە مەسەلەن لە شەریکەی ئەپڵی کڕی و بەو بڕە زۆرە بەس کەس هەیە مەسەلەن ئیشی هەیە بۆ مواسەفاتانەی کە لە سیستمی iOS هەیە بەس هەموو شیوانیە ئێستا جاران بۆ نمونە بماویستایە کۆمپیوتەرێک بکڕیت ئەیان ویست ئیشت چییە پێ پیان دەوتین ئیشت چی مۆنتاژی پێ دەکەی نازانم دیزاینی پێ دەکەی یا تەنها ئیشت وۆردە زۆر جار تەلەبەکان لە خوێندکاری زانکۆ بوون تەنها بۆ بەحث نووسینەوە دەیان کۆمپیوتەریان دەکڕیوانە بوو ڕەنگە کۆمپیوتەرێکی 200 وەرەقەی کافی بووە بەڵام هەبوو کۆمپیوتەرێکی 12 وەرەقەی دەکڕێت کە ئەمە بەپێی کارەکەت قورسی و سووکێکە ئێستا مۆبایلیش بەم شێوازەیە هەندێک منافەسی تەنها ئەوەیە کە با کوالیتی کامێرەکەی بەس بە کوالیتی کامێرە بەرزتریان مەسەلەن ڕامەکەی بەرز کردوێتەوانە هەیە مەسەلەن لە سایە بیستی ئەو کەسانەی کە زۆر مواسەفاتیانێ مەسەلەن مۆبایلەکانی وەکو بلاکبێری و ئەم مواسەفاتە خاسانەیان ئەوێت بالفعل ئەوانە مەسەلەن یەکێک بەکارێنێ کە ئیشی زۆر پێێتی مەسەلەن ئەندازیارێکی تەکنەلۆجی لە شەریکەیەکی کۆمنیکیشنە کارەکە ناکرێ مۆبایلێکی تەبیعی پێبێت ئەمە ئیشی پێێتی بەس ئەمەش ئەکسەریەتی خەڵکەکە نییە جیازی نێوان مۆبایلەکەی من کە $260 پیاوە پارەکە هواویەکی نۆڤیسیە لەگەڵ ئەوەی کە ئێستا ئایفۆنێکی 12 وەرەقەی دەکرێت جیاواز لەوانێکەوانی ئەندازیارن جیازی نێوانان دوو مۆبایلە لە چیایە کە من دەبێ 7 وەرەقە زیاتر بدەم تا بگەم بۆ مۆبایلەی تر جیازیە مۆبایلە تەنها ئەوەیە تۆ سیستمەکە مەسەلەن ئەو سیستمی iOS ئەگەر بین مەسەلەن باسی ئەوە بکەین کۆمەڵی خۆیان یەکلایی کردوێتەوە کە ئەم سیستمە بەکارێنن وەکو فەرق ئەگەر بین باسی فەرق بکەین فەرقەکان زۆر نییە یعنی شتێکی ئەوتۆنیە کە بڵێ من مادام ئەو مۆبایلم پێنێ ئیتر ئیشی من ماشی نابێ ناتوانم نەخێر ئەو مۆبایلی بەدەست جەنابیشتەوەی نۆڤەسێ ئاە مەسەلەن لە دەوروبەری $300 ئەوەش ئیشی جەنابەت بەڕێیەکە و ئایفۆنەکەش هەر ئەمان ئیشەکەن ئەوەیە ئەو تۆزە کوالیتی کامێرەی بەرزترە احتیمالی هەیە لە مەذەبۆردا تۆزە کوالیتی بەرزتر بێ بەس ئەمەش ئەوە ناگەێنێ کە من بێم زەخت لە خۆم کەم $700 زیاد بخەمە سەر مۆبایلێک لەبەرەوەی کە من مۆبایلەکەم ئاخر مۆدلە و ئەم شەریکەیە بە مواسەفاتە دەری کردووە لە ڕووی سکیۆریتیەوە کاک میران زۆرینی خەڵگەڵێ مەسەلەن بۆیە منە و پارە زۆری پێدەوەم شەریکەی سکیۆریتی باشتر و چاکترە لە کاتێکیشە ئەم تەنها فەیسبوک و بۆ نمونە فەیسبوک و ئەو کۆمەڵە شتێک کە سۆشیال میدیا بەکاریهێنێ لەوەشە چاویشی لەسەر نەبێ کەسێک نەبێت چاویشی لەسەر بڵێ هاگە کرێ سکیۆریتی ئەوەیەکەوێتە سەر هۆشیاری تاکەکە خۆی ئێستا ئەگەر من بێ مەسەلەن کام نۆکیایەکم پێبێ خۆی هەموو مۆبایلەکانی ئێستا توانی سکیۆریتی لەسەردانی iOS ئاتوانی iCloud دانەی سامسۆنگ ئاتوانی سامسۆنگ کلاود دانەی هواویە بە ئامانشە ئەوە کەوێتە سەر تاکەکە خۆی
تا چەند من هۆشیارم کە ئەو شتەی لە بەردەستمایە و بەکاری هێنم معلومات و زانیاریەکانی خۆم و هەموو ئەو داتایانەی کە تایەتی خۆم بیپارێزم نەک شەریکەکە بۆم بپارێزێ. زۆر باشە با بێنە سەرەوەی کە چەند پارە لە گیرفانمان بێ چ جۆرە مۆبایلێک بکڕین. ئەمە زۆر جار بۆ منە هاوڕەکانت قەڵەقەکە کاتێک لێ دەپرسن یاوێ بڵێ مۆبایلێک بکڕم نازانم چی بکڕم. با بڵێن ئێستا عادەتەن داهاتی تاکێک کە بیەوێ مۆبایلێک بکڕێ بە تایبەتی ڕێن خوێندکاری زانکۆ بێت زۆر خۆی بکوژە و ببڕ لە ماڵەوە هاوکاری بکەمە باسی ئەو جیلەی مام ناوەندە دەکەین کە لە کۆمەلگای 400,000 دینار بداتە مۆبایل 300 بۆ 400,000 دینار چه جۆرە مۆبایلێک بکڕێ بە تایبەتی بیرمانەچێ مۆبایلی دەسەدوو هەیە هەرزانترە بەڵام دەبێ متمانەی پێ بکات مۆبایلێکی چاک بێت. ئێستا لە بازارە طبعا دوو جۆر مۆبایل هەیە یەکێکیان ئەوەیە کە لۆکە و لە پاکە تا خۆت هەڵێ بچڕیت وی کڕی تا سعرەی جەنابیشت باس کرد تقریبا ئەتوانی لە دەوروبەری دوسێ شەریکە هەڵبژێری لە دەستە دووەکانی شاد زیاتر آیفۆن دەسی دوی هەیە بە حکمەوەی کە خەڵکی ئێمە زیاتر حەزی لە آیفۆنە آیفۆن دەسی دویە ئێمە ئەتوانین بۆی عڕزکەین ئەمەمان هەیە بە دەستی دوو ئەوە ناکەوێ ئەمەمان هەیە بە لۆکی ئەوە ناکەوێت بەس کە ئەو سعرەکەی بۆ دیاری کردی ئێمە ڕاستە خۆ پێڵین ینی ئەزانین ئەم سعرەی ئەو لە دەوری ئەو مۆبایلەکە بۆ گیرفانی ئەو بۆ ئەو حتا ئەو پارەی کە پێێتی شتێکی معقولە مەسەلەن خوێندکاریەتە لای من ئەڵێ من تا $200 بۆ هەڵە سوورێ ئەتوانم بە $200 مەسەلەن ئایفۆنێکی حوتی بەمێ بەدەستی دوو هەرەتوان بۆ $200 کە ئەو هێناوێتی مۆبایلێکی تازەی لۆکی شەریکەیەکی تری بەمێ و هەمان ئیش و هەمان مواسەفاتی ئەو بگرە باشتریشە بۆ ئەو لەبەرەوەی گەرانتی 1 ساڵی لەگەڵایە بۆ ئەو یعنی ئەمە لە جیلێکیش نییە بڵێ مەسەلەن پارە بە هەدەربات تۆ بۆیە ئەو سعرەکەت بۆ دیارێکاڵێ تا $200 یعنی دیارە ئەم کەسە کە ئەوەی پێەیە ناتوانێت هەموو ساڵێ بە پێی مۆدل مۆبایل بگۆڕێ ئێستا منافەسەیەکە دەڵێ مۆبایلەکەی من 3 کامێرەیە ئەمانە تا چەندە کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسەکە ڕەنگە خۆی قەرزار بار بکە بۆی کە مۆبایلێک بکڕێ کوالیتی تەنها کامێرەکەی بەرز بێت ئەو شتە زۆر ڕوایە لە بازارە عادەتەن ئێستا حاڵەتی قیت زۆر بووە ئامادەیە مۆبایلەکە مەسەلەن بە $1,200 بێ ئەو بیکا مەسەلەن بە $1,500 یا بە $1,600 یعنی مەبەستم ئەوەیە کە قیستەکە بچێتە سەری ئامادەیە ینی $400-500 لە گیفانی خۆی زیایە بات بەس لەبەرەوەی مۆبایلەکەی ئەو مۆبایلە نەوعی جەنابت بێ کە باسیەکەی 3 کامێرەیە و بڵێ من ئەو مۆبایلم پێیە لە هەمان کاتانی ئەوەش نییە بڵێ ئەم کەسەکە هاتووە پارەکەی پێیە یعنی چەک پارەکەی پێ نەخێت لەوە چێ بتوانێت مەسەلەن 120 پێشێکەکەی با و مانگانە بیکا بە قیستێکی درێژخایەن کامەش خۆمان نەزانین یعنی قیست قورساییەکە لەسەر باریشان ئاساییە مۆبایل کڕین بە قیست بۆ برەوە سەلا ئاساییە بۆ ئەو کەسانەی مەسەلەن ناتوانێت لە پڕ پارەیەکی وا کۆ بکاتەوە حتا مەسەلەن $400 بێ یەت پێشێکیەکە یا بە 120 و ماباقیەکەیەکە بە قیست بە قیستی مانگانە ئەیە بەس من لەگەڵ ئەویانیم تۆ خۆت هیچ پێ نیە یەی مۆبایلێکە کڕی مەسەلەن خۆی بە 12 وەرەقەیە تۆ 15 پێ بیت و لەو حاڵەتەیە تۆ یەکسەر وەکوا بێ $300 بەزیایە یا بێتەوە مۆبایل و قەرزێ بیلفعلە بێدون بوو بێ و قەرزێکی زۆری شەخەیتە سەر باریشانە چ پێویستەکە من بچمە دەرەوە لە جامیعەم وەڵا ئەم مۆبایلم پێبەست لە هەمان کاتیشا لەو سەرەوە قەرزێکی زۆرم هێناوەتە سەر خۆم کاک میران لە زۆربەی شتەکانە تەبان ڕەگەزی نێر و مێ جیاوازی هەڵبژارنەکانیان جیاوازە زۆرتر کام ڕەگەزیان حەز بە ئەوە کە داهاتەکەشی کەمە و بەڵام داواکاری مۆبایلەکەی زۆر بەرز داواکات زۆرتر ئەمە لە ناو کوڕانە زۆرەیان لە ناو کچانە زیاتر لە ناو خانمانە ئەوە تۆزێ باوترە مەسەلەن مۆبایل گۆڕین و ئەم مواسەفاتە بێت و ئەوە بێت وەلەو کوڕانی ژەسەیان ئەوانەی کە ئەلحەمدولیلا چنە جامیع و ئەوانە حەزیان لە مواسەفاتانە بەس زیاتر خانمان گوێ بەوایە مەسەلەن ئەم کەڤەرە بگۆڕم ئەوەی پێوە بکەم ئەمە بێنم تازەیە زیاتر ئەوانە بە پسەی سۆشیال میدیا و ئێستا کە هەموو شتێک عەرزەکرێ یعنی یەن بە تەڵەبی خۆیان ئەو تەڵەبەی کە خانمەی کات زیاتر پیاوان نایکەن مۆبایلێکی ئاسایی ئیدی لە ئەندروید بێ یا خۆت لە ئەپڵ بێ گرنگ نییە ڕەنگە بۆ من چونکە داهاتەکە گیرفانی من کەمە بۆ خوێندکارێکی زانکۆ کە $200 هەیە ئەم $200 ئەگەر بیوێ بە حازر مۆبایلێکی پێ بگرێت چه جۆرە مۆبایلێکی پێکڕێ بە تایبەتی زیاتر کابری لەسەر ڕسمەکانە شتێکی دەستەکەوێت کە ڕکوالەتێکی باشی شتێکی زۆر باشی دەستەکەی و مەسەلەن ئەتوانیت هواویەک بکڕی بەو سعرە ئەتوانی مۆبایلێکی هواوی بکڕی لەو سعرەیە کە مەسەلەن ئێستا وەختیەوە نیە کڵێشە و مواسەفاتی بۆ بخوێنمەوە لە چاو ئەو سعرەیە سعرێکی زۆر مناسب هاندێکی زۆر باش و بۆ گیرفانی ئەویش کافیە یعنی ئەوەش نییە بڵێ کە چوە دەرەوە مەسەلەن
ئەمجەوی بە فربارینەیە نەتوانێت سێڵفیە بگرێ نەخێر کوالیتیش بەرزە لە هەمان کات زۆر باش لە ڕووی شەحنیشەوە بێگومان هەمووی ئێستا و مۆبایلانەی کە دروست دەکرێەوە بیریان کردوەوە کە سەروی 4000 میلی ئەمپێر بێ عادەتەن. کاک میران کە ئەوەی بەڕێزت باسێکی بەڵام بۆچی ئەمە ناهۆشیاریە بەرامبەر کۆمپانیاکان بەرامبەر جۆری موبایلەکان کە بەو نرخە هەرزانە دەستیژەکەی و قەرزاری ژنابێ و داهاتەکەشی لەوەی پێ هەڵبسوڕێ بەڵام پەنا بۆ گرانترەکانە بن شارەزانی لەم مواسەفاتی جۆرە موبایلانی بەڕێزت باسیەکە یاخۆ نەخێر حەزەکە هەر ئەپڵەکەی لە گیرفان بەڵێ بێگومان یعنی کە تۆ بۆی ڕوونەکەی تۆ ئەم مۆبایلە ئەم مواسەفاتەی هەیە عادەتەن ئێستا مەسەلەن مۆبایلی تازەتر هاتووە لە هواویش کە شەریکەی شەومی و ڕێدمیڵ و ئەوانەیە خەڵک پێی ئاشنا نییە بەم شەریکاتانە ئەگەر تۆ بی مەسەلەن عادەتەن دوکاناری کە یەکێک ئەچێ بۆ لای یا هەچ کەسێ بێ کە ئەچێ بۆ لای ئەگەر بێت و ئەمانەی بۆ ڕوونکاتەوە تەسەورەکەم دیدی کڕیار و مشتریش بەرامبەر مۆبایلەکان بگۆڕێ زیاتر چاومانە چێتە سەر ئەو شتانەی کە زۆر گرانن عادەتەن وایە ینی گوێ نادرێ بە مواسەفاتەکان زیاتر شتێکەیە کە پێویستە کڕیار تێبگەێنین زۆربەی مۆبایلەکان پێت دەڵێ ئەمە فۆرکەیە بەڵام ڕەنگە کوالەتی تەسویرەکەی بەقەت فۆرکەیەکی ئایفۆنی 13 وەرەقەی نەبێت ینی منێک کە هیچی شێکم بەوە نیە فۆرکەی بێ یا HD بێ بۆچی دەبێم هەموو پارە زۆرە بدەم لە پێناوەی کە بە فۆرکەیەکەم ئەوەی ئایفۆنەکە بێت زیاتر ڕیکلاموا لەو شتاکات زیاتر ڕیکلاموا لەو شتاکات کە مەسەلەن ئەم عەرزی ئەم مۆبایلەی کردووە لە هەمان کاتە ئەم سیستمەی مەسەلەن فۆرکەیە و ئەم سیستمەی مەسەلەن ئێستا ئەم فلێکس و هەمووی ئەوانە هاتووە تۆ ئیشت بۆ شتانە نییە بە حەقت وەکو باسمان کرد ئەگەر یەکێک مەسەلەن زۆر ئیشی بەوانەیە ئۆکەی ئەوە باشە ئەتوانێ مەسەلەن خۆی بگەڕێ بە دوای بەس من هیچ ئیش ئێستا من شخصی خۆم ئیشم بەوە نییە مەسەلەن مۆبایلەکەم فۆرکەی بێت ڕاست هەیە هەر نازانێ ئەستن مەسەلەن لەگەڵ ڕێزما بۆ هەنێک کەس خۆ تەبیعیەوە ئیشی منە مەسەلەن من لە شتێکی کە شارەزانی بەس ئەو لە شتێکا شارەزایە لەو شتایە شارەزانی لەو سیستمەیە هیچ پێویست ناکات تۆ لەبەرەوەی ئەم مۆبایلە ئەم مواسەفاتی هەیە تۆ لەبەرەوە بیکڕی بەڵێ زۆر سپاس کاتمان نەما زۆر سپاس بۆ بەڕێز میران تەیب شارەزا لە بواری تەکنەلۆژیا لەگەڵمان بوویدەمتەوەدا زۆر سپاس بەڕێستان بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک لەسەر ئامادەکردنی کتێبێکی وەرزشی کاردەڵان محەممەد پامنێری وەرزشی بۆی ئامادەکردین با پێکەوە بینێری بین و پاشان دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. بۆ یەکەم جار مامۆستایەکی زانکۆی سلێمانی کتێبێک بە ناوی پزیشکی وەرزشی دەردەکات و داهاتەکەشی بۆ کەمەندامان تەرخان دەکات. ناوەندی وەرزشی کوردستان مەراسیمێکی تایبەتی بۆ ناساندنی کتێبی پزیشکی وەرزشی بۆ شنۆ زاهیر مامۆستای زانکۆی سلێمانی ڕێکخست کە داهاتی فرۆشتنی کتێبەکەش بۆ یانەی ڕۆژ بوو تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. سەرەتا من بیرۆکەیەکم هەبوو کە بتوانم پرۆژێک بکەم بۆ کەم ئەندامان ئێمە ناتوانین خێریان پێ بکەین بەڵکو توانین هاوکاریان بکەین بەڵکو توانین پشگیریان بکەین چکە ئەوان وەرزشکارن وەک ئێمە من بۆیە حەزم کرد زانستێک بگێنم لە ڕێگەی زانستەکە بیکەم بەکارێکی خێرخوازیش. من دوو ئامانجم هەیە یەکەم ئامانجم وەک مامۆستایەکی زانکۆ ئەرکی ئێمە گەیاندنی زانستە زانستیش نافرۆشرێتەوە بەڵکو ئەبێت بگەێنرێت وەک واجبێک وایە بە خوێندگارەکانشم ڕا بگەێنم ئێمە ئەتوانی زانست ببەخشین بەڵام ناتوانین بیفرۆشینەوە توانی کاری خێرخوازی پێ بکەین. ئامانجی دومیشم وەک وەرزشکارێک من وەرزشکارێکی دیاری شاری سلێمانی بووم ئەمڕۆ چه پرۆژێکمان هەیە بۆ وەرزش شەرت نییە هەر لە پلە و پۆستابی تۆ بتوانیت کار بۆ وەرزشکەی بەڵکو ئەتوانیت زۆر پرۆژێکتر هەیە بۆ وەرزشی بکەی بەبێ ئەوەی هیچ ئامانجێکیشە هەبێ بەبێ ئەوەی هیچ پلە و پۆستێکیشە هەبێ لە وەرزشە. سەرچاوی لاپەڕەکانیشم لە تقریبان 150 پەڕەیە ئەم لاپەڕیانە پێکاتووە لە هەموو پزیشکی وەرزشی کە ئەتوانم بڵێم سەرچاوێکی گرنگە بۆ وەرزشکاران بۆ کەسانی ئاسایی سەرجەم پێکانە وەرزشیەکانی تێدایە فریاگوزاری سەرەتایی تێدایە کە بە دوو بەش پێکاتەوە فریاگوزاری سەرەتایەکە بۆ کەسی وەرزشکار بۆ کەسی ئاساییش خۆگەرمکردنی تایە ئەحماکردن کە زۆر زەڕورە چۆن خۆگەرمەکەی جلوبەرگی وەرزشی چۆن بەکارهێنی یاری یۆگای تایە کە ئێستا یاری یۆگا وەک سەرچاوەیەک بەکارێت لەگەڵەوەشا چارەسەری سروشتی تایە سەرجەم چارەسەر سروشتەکانی تێدایە کە ئەمەش هەمووی بە زمانی کوردیە ئەتوانم بڵێم ئێمە سەرچاوی کوردیمان زۆر کەمە لە کتێبخانەکان ئەمەش ئەرکی مامۆستایانە ئەرکی مامۆستانی زانکۆیە ئەرکی وەرزشکارانە کە بتوانین بە هەموومانەوە زۆرترین پرۆژەی کتێبی کوردیمانە بێت چکە زۆر گرنگە بۆ ئەوەی بە زمانی خۆمان سەرچەم زانستەکان بزانین.
بە چاپگەیاندنی کتێبەکە لەسەر ئەرکی خاوەنەکەی بوو بەبێ ئەوەی هیچ کەس و لایەنێک یارمەتی بدەن کە باز لە ڕاهێنانی سەرەتایی و شێوازی مەشقەکان دەکات بە تایبەتی ڕاهێنانی سروشتی لە لای خۆشیانەوە بەرپرسانی یانەی ڕۆژ نایشارنەوە کە ئەم جۆرە ئیشانە دەبوایە حکومەند پێی هەستایە نەک مامۆستایەک بە تایبەتی کە داهاتەکەشی بۆ کە مەندامان تەرخان کراوە خۆی بەڕاستی ئەمە لە ئەساسە ئەرکی حکوومەتە حکوومەت لە وڵاتانە احتیمامێکی زۆرەدا بۆ وەرزشی کەسانی کە مەندام بایەخێکی زۆر زۆریشی پێدا بەڵام لە کوردستانە بەداخەوە بایەخەکە بۆ شێوەیە نییە بە تایبەتی لە 2014ەوە ئەو ساڵانەی کە بودجەی یانەکان و پارە ئۆلۆمپی ئەوانە هەمووی بڕا بەڕاستی ئێمەش وەکو هەموویانەکان تووشی نەوعێک لێ فلیزی بووین کەسانی خێرخوا هەبوون هاوکاریان نەکردین کەسانی باش کەسانی دڵسۆزی ئەم شارە وەکو ڕێکخراوی ڕۆحی تۆی پیپەی نێودەوڵەتی کە یەکێکە لە سپۆنسەری بەردەوامی یەکێ لە تیپەکانمان ئێستش دکتۆرە شنا مامۆستایەکی بەڕێز مبادرەیەکی جوان هەڵوێستێکی مەردانە پەرتووکێک کە ئەم بەڕێزە نە ملیۆنێرە نە وەبەرهێنە نە دەوڵەمەنە تەنها ئەوەیە پەرتوکێکی تەلیف کردووە بە جوود و بە شەو نەخۆنی خۆی ئێسایەت داهاتەکەی تەرخانەکە بۆ ورشی کەسانی کە مەندام بەڕاستی جێی ڕێز و سوپاس و جێی تەقدیرێکی زۆری ئەمێ داوامان لە هەموو کەسێکی دڵسۆز و خەمخۆری ئەم شارەیە تاقەیانەیەکی وەرزشی هەیە لە هەموو کوردستانە کە بێڵن یانی وەرزشی ڕۆژ کە تایبەتە بە وەرزشی کەسانی کە مەندام کۆمەڵی تیپی تایە ئێستا کۆمەڵە تیپیان ئەسڵەن لە ئیشکەوتون لەبەر بێبودجەیی هاوکاریەکی ئەگەر بێت و هاوکاری یانەکەمان بکرێ کارێکی ئینسانی و مرۆڤدۆستانەی گەورەیە. شنۆ زاهیر مامۆستا لە زانکۆی سلێمانی جگە لەم کتێبە کە خۆی لە 150 لاپەڕە دەبینێتەوە پێشتریش دوو کتێبی تری بەناوەکانی زانستی فزیۆلۆجیای ڕاهێنان و گۆڕەپان و مەیدانی بەچاپ گەیاندووە. ئەردڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. بەڵە بەڕێزان یەکێکی تر لە برگەکانمان ڤیدیۆکانی ئێوەن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری بۆکان گورگێک خۆی دەکات بە ماڵێکدا لەلایەن تیمێکەوە دوجار لەو ماڵە دەرهێنرێت و لە سروشتەکانی شاری بۆکان بەرەڵا دەکرێت و تێکەڵە بێتەوە بە سروش پێکەوە بینەر و بیسەری و ڤیدیۆ دەبین. Bigler du gars. Bala maç. بيخوني هو وليد الخامس نيه وليد فرق ويا داتي بيخشوني خۆشبەختانە بە کۆمەکی ئافرەشنشانی و شارەداری و ئیدارەی مەحیتی زیست توانیمان ئەو بورگە بگرین و بتوانین دوابی بین لە ڕەهاسازی بکەین. خواهشمەندم لە شارەوەندان لەو مەواردەدا کە ئەگەر حیوانێکی وەحشی هێنای هێنابوو نێو شار خواهشەن زۆر پزەمە مەکە لە دەوری داسەریعەن بە ئیدارەی مەحیتی زیست خەبەر بدەن کە ئێمە بتوانین ئیقداماتێکی لازم لەو مەوردەدا بکەین. عزیز تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چارەنووسی ئەو مانگرتوانەی کە لە چاکسازی گەورانی سلێمانی لە چاوەڕوانی ئازادبوونیان مانیان گرتووە کە باس لەوە دەکرێت بەشێک لە مانگرتنە بەشێک لە زیندانیەکانی هەولێریشی گرتووەتەوە. ئەمانە بۆچی مانیان گرتووە؟ چەند سزادراوێکی چاکسازی گەورانی سلێمانی کە دەبێت ئیفرات شەرتی واتە ئازادبوون بە مەرج بیانگرێتەوە بەڵام لە ئێستادا بەپێی بڕیارێک یاخود هەندێک جار دەوترێ بەپێی پەیوەندیەکی تەلەفۆنی ئەم بڕیارە ئەم یاسای ئەم مافەی سزادراوان ڕاگیراوە بەتایبەتی ئەوانەی کە سزادراون بە مادەی تیرۆر بەڵام لە 2017ەوە ئەم بڕیارە هاتووە کە ڕابگیرێت لە ساڵانی ڕابردوو جێبەجێ کراوە. ئێستا بەشێک لەمانەی کە سزاکانیان تەواو کردووە بەپێی ئازادبوون بە مەرج
بەڵام تێستا ئازاد ناکرێن و ئەو بڕیارە ئێستا ڕاگیرا و بۆیە مانگرتنیان ڕاگەاند و بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە بە تایبەتی وە چارەنووسی مانگرتوانی چاکسازی گەورانی سلێمانی لە هەولێرەوە میوانداری زۆر بەڕێز ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لا پەرلەمانی کوردستانمان کردووە. ڕووپاخان سڵاوی خوارد لێبێت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین چارەنووسی ئەم مانگرتوانە چی لێ دێت و ئێوە وەکو لیژنەی یاسایی وەکو فراکسیۆنی کۆمەڵ وەکو پەرلەمانتارێک چیتان بۆ کردووەن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە سەرجەم بینەرانی کەناڵی پێیە. من وەکو ئەندام لە لیژنەی یاسایی لەسەر ڕەوشی مانگرتووەکان و هەروەها بارودۆخیان کە ئێستا مانیان گرتووە و لە چاکسازی گەورانی سلێمانی ژمارەیان ئەوەی کە من زانی بێتم 5 کەسە ئێستا چاکسازی گەورانی هەولێرشی گرتوتەوە ژمارەیان زۆرە. بەڵام من وەکو ئەندام لە لیژنەی یاسایی بە لیژنەم ڕاگەیاندووە لەگەڵ سەرۆک و بڕیاردەری لیژنە قسەم کردووە کە ئێمە دەبێت شتێکیان بۆ بکەین و لە ڕووی یاسایی هەندێک بە چاوڕوونی هەیە ئێمە بیدەین بە ئەنجومەنی دادوەری. حتمما ئەنجومەنی دادوەری خۆی ئەو قەزیە باش دەزانێت کە بە پێی یاسا چۆنە و چۆنیە و بخۆیان بڕیارەکانیان چیە. بەڵام ئێمە لە لیژنەی یاسایی کە ژمارەمان 11 کەسە و هەروەها وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ئەو خەلە لە قانونیانە یاخود ناکۆچی قانونیانەی کە هەیە ئێمە بڕیاری لەسەر دەدەین و دەینێرین بۆ ئەنجومەنی دادوەری و هەروەها گە پێویست بکە بە ئەنجومەنی شوڕا و هەروەها وەزارەتی داد. بۆیە ئێمە بڕیارماندا کە نووسراوێک ئاراستەی ئەنجومەنی دادوەری بکەین پێیان ڕابگەێنین کە ئەمانە ئیفرات شەرتی دەیانگرێتەوە و بەتایبەت ئەوانەی کەمانیان گرتووە و بە قانونی تورۆر حکم دراون لەبەر ئەوەی ئیفرات شەرتی خۆی نەسێکی قانونی لە ئوسوڵی محاکەماتی جەزایی هەیە کە دەڵێ وەکو مساعدەیەک بۆ حکم دراو نەسێک هەیە کە دەڵێ حکم دراو ئەگەر 175 حکومەکەی خۆی تەواو کرد و هەروەها هیچ ڕەوشتی باش بوو هیچ کارێکی ناڕەوای نەکرد لە ناو چاکسازیدا بە بەرزکردنەوەی نووسراوێک لە ئیدارەی چاکسازی بۆ محکەمەی کەتن واتە دادگای کەتن بەرز دەکرێتەوە کەەوە سلوکی باش بووە و ڕفتاری باش بووە و 175 حکومەکەی خۆی تەواو کردووە تەنها 115 ماوە بۆی با بەبەرت ئازاد بکرێت. ئەمانە ئەو جۆرانە ئەوانەی کەمانیان گرتووە ئەوەی کە من زانیاریم هەبێ زۆربەی ئەو جۆرانەیە کە ئەو مەرجە دەیگرێتەوە. بەڵام بەداخۆ لە ساڵی 2017 ئازایی محکەمەی تەمیز دیارە دادوەرێک لە دادوەرەکان ڕەئیەکی لەسەر دۆسیەک نووسیوە لەسەر ئەوەی کە قانونی تیرۆر نابێ ئیفرات شەرتی بیگرێتەوە. بۆیە کە هەر 15 ئازایان ئەوەیان پێ باش بۆ ئەو ڕەئیە. بەڵام ئەمە پێچەوانەی یاسایە چونکە خۆی نەسی قانونی جەزایی نەسێکی سەریحە نەس چۆن بێ مەجال بۆ ئیجتیهادی حاکم ناگەڕێنێتەوە واتە حاکم ناتوانانی ئیجتیهاد لە نەسی جەزایی بکە. بۆیە نەس چۆنە دەبێ ئاوا جێبەجێ بکە هەر لەسەر ئەو مەبدەئی لا جەریمەتەوە لا عقوبە ئیلا بالنەص تەنها دەبێ نەسەکە بێ بێن کاری لەسەر بکەن نەک ڕەئی خۆیان و هەروەها بە ڕەئی خۆیان بێن بڕیار بدەن. بۆیە ئەمە پێچەوانەی یاسایە و حەقی خۆیانە ئەوانەی کەمانیان گرتووە دەبێت ئەو حەقیان پێ بدرێتەوە. زۆر باشە کەواتە ئێستا بڕیارێکی ئەنجومەنی دادوەری دەتوانێت بەدیلی یاسا بێت یاخۆت کە وەک خۆت ئاماژەت پێکرد ئەمە پێچەوانەی ڕێکارە یاسایەکانە. ئایا چارەنووسی دادگا بۆ دەبێت بە پێی یاسا مامەڵە بکایە بپێ بڕیاری ئەنجومەنی دادوەری و کێش دەسەڵاتی هەیە ئەم بڕیاری ئەنجومەنی دادوەری هەڵوەشێنێتەوە؟ بەڵێ ئێمە وەکو پەرلەمانتار و هەروەها هەندێک ئەندام لە لیژنەی یاسایی ئێمە بڕیارمانداوە کە کاری لەسەر بکەین و هەروەها نووسرا بۆ وەزیری داد بکەین کە نەسی جەزایی نەسێکی سەریعە هیچ ئیجتیهادێک بۆ حاکم ناهێڵێتەوە حاکم ناتوانێت بە کەیفی خۆی چۆنی پێ باشە ئاوا بڕیار بدە. بۆیە ئەوانە ئیفرات شەرتی دەیانگرێتەوە و هەروەها دەبێ حەقی خۆیان وەرگرن.
بۆ نمونە ئەگەر گیراوێک 20 ساڵ حکم درابێ 15 ساڵی خۆی تەواو دەکا و سلوکیشی باش بێ ئەوە ئیدارەی چاکسازیەکەی پشگیری دەکالەوەی کە سلوکی باش بووە و هەروەها گیراوێک بووە هیچ زەرەری بۆ دەوروبەری خۆی نەبووە و لە ماوەی 15 ساڵ کە حکومەکەی خۆی بەڕێ کردووە کەسێکی سەلیم بووە لە ناو دادگا کە ئەم هەموو پشگیریەی هەبوو وهروە ئەو نووسراوەش بەرزکراوە و نەسی قانونی شێ دەبێت پێی بدرێ کەس ناتوانێت ئەو حەقەی لێ بستێنێتەوە ماف بە کەس لێ ناستێنرێتەوە مادام مافێک بە قانون پێی درراوە کەس ناتوانێت ئەم مافێ لێ بستێنێت. بەڵام لە ئێستادا دادوەرەکان لەسەر بڕیارەکەی ئەنجومەنی دادوەری مامەڵە دەکەن. ئایا ئەگەر دادوەرێک بێت و ئەمە فراتشەرتی ئازاد بوون بە مەرجە بۆ گیراوێک ئەژمار بکات و ئازادی بکات چارەنووسی ئەم دادوەرە لای ئەنجومەنی دادوەری یا لای یاسایە چی بکات؟ دەسەڵاتی هەیە کە جێبەجێ بکات لەوەی کە ئیفراتشەرتیەکەی بۆ بکە ئەگەر کردی ئەم دادوەرە نایاسایی نەکردووە؟ بەڵێ خۆی 15 ئەندام لە محکەمەی تەمیز هەر 15یان دیارە گەیشتونەتە ئەو قەناعەتێک کە قانونی تیرۆر دەبێ یەکێک بێ لەو 4 مەرزەی کە ئیفرات شەرتی نێگرێتەوە چکە 4 مەرج هەیە ئەویش دەبێ بکرێتە مەرجی پێنجەم. ئێمە دەبێ قسە لەگەڵ ئاعزایەکان بکەین کە ئەوانە ئەمە پێچەوانەی قانونەوە دەبێ لە بڕیارەکەی خۆیان پەشیمان ببنەوە دەبێ ئەو مافەیکە ئەو گیراوانە هەیەیانە مافەکەیان پێ بدرێتەوە. ئەمە هیچ پەیوەندی بەوە هەیە کە پێویستە کۆنەنگیەکی سیاسی لەسەر دروست بکرێ بۆی کە ئەو 15 ئەندامەش ڕاکەیان بگۆڕێتەوە چونکە لە ڕابردوو بە بینیمان کە هەمواری یاسای تیرۆر هەر چەند جارێک کە خراوەتەوە بەرباس و خواست و هەموار بکرێتەوە مادام کۆدەنگی یاسایی لەسەر نەبووە و لایەنە بە تایبەتی دوو حزبی دەسەڵات ڕایان لەسەر نەبوو بۆ شێوازە هەموار بکرێتەوە هەمیشە یاساکە و خۆی پەسەند کراوەتەوە کە بە یەکێک لە خراپترین یاساکانی تیرۆر و تۆقێنەرترین یاساکان زۆر جار باز دەکرێت. بەڵێ خۆی هەر شتێک پەیوەندی بە ماف و ئازادی تاکەوە بێ دەبێ لایەنە سیاسیەکان هەست بە بەرپرسیاری بکەن و هەروەها کۆدەنگ بن لەسەرەوەی کە ماف و ئازادی تاک بیگەڕێنەوە. من لەگەڵ ئەوە نیمە کە کەسێک حکم دراوە حکومەکەی خۆی نەباتە سەر لە چاکسازی بەڵام کە بە یاسا مافێکی پێدراوە دەبێ یاسایەکە جێبەجێ بکرێ و مافەکەی پێ بدرێ. ئەکسیۆنەکانی پەرلەمانی دەوێ و هەروە کۆدەنجی پەرلەمانتارانی دەوێ چکە کە بە کۆدەنجی بێ ئێمە زووتر دەتوانین بگەین نەتیجە و کاری خۆمان باشتر بکەین. زۆر باشە. لە ئێستادا ئەگەر گیراوێک 15 ساڵ حکمی بە سزای تیرۆر وەرگرتی بێت و لە زیندان بێت دەبێ 11 ساڵ و 3 مانگ لە زیندان بەسەر ببا ئەو کات بەپێی ئازادبوون بە مەرج ئازاد بکرێت. ئایا ئەم گیراوانەی کە ئێستا سزاکانی خۆیان بە جۆرێک بەو شێوازی بەپێی یاسا باست کرد و ئەفراتشەرتی دەیانگرێتەوە تەواو کردووە سزادراوێک 11 ساڵ و 3 مانگ لەناو چاکسازیەکە بوو بێت ئەگەر ئەم کەسە چاکساز نەبوو بێت ئایا بۆ 3 ساڵ و ئەوەندە مانگە چاکساز دەبێت خۆمە دیوێکی دیری لایەنە کۆمەڵایەتی و بابەتەکانی تر کە پێوەستە ڕەنگە بە وەزارەتی کۆمەڵایەتیەوە زیاتر کە دەبێت سیر بکرێت لەبەرەوەی کە کەسێک سزا وەردەگرێت دەبێت چاکساز بێ و کات بگەڕێنێتەوە ناو کۆمەڵگە. ئایا بە 11 ساڵ و 3 مانگە گەرم کەسە چاکساز نەبوو بێت بۆ 3 ساڵش چاکساز دەبێت؟ خۆی بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەو چاکسازیانە کە هەنە تەنها بە ناو چاکسازینە چونکە هیچ بەرنمەیەکی چاکسازی نییە لە ناو چاکسازیەکان کە ئەو حکم دراوەی کە هەیە بە فعلی چاکسازی بکەن ئینجا بیگەڕێنەوە ناو کۆمەڵگە. بەداخەوە ئێمە حاڵەتی زۆر سیرمان گوێ لێ دەبێ ئێمە حکم دراومان هەیە لەسەر دۆسیەکی هەیە لەسەر کەیسێک حکم دراوە و لە تەک حکم دراوێکی تر لەسەر دۆسیەکی تر بەیەکەوە جیراون و حکم دراون چەند ساڵ بەیەکەوە دەبن ئەو دوو جیراوە بەیەکەوە لە چاکسازی بەرنامەی چاکسازی نییە و چاکسازیان ناکەم بۆیە تاوانەکان لە یەکتری فێر دەبن یعنی خۆی لە چاکسازیەکان ئەوەندەش حکم دراوەکان لەبەر حاڵ و وەزع و بارودۆخی خۆیان ئەوەندە شارەزای یاسان ئەوەندە شارەزای قانون باوەڕکە قانونیەک ئەوەندەی ئەوان شارەزای یاسا و قانون نییە بۆیە ئەوان دەزانن کە لە قانون چ جێیەک دەبێتەوە بۆی جەریمەی تێدا بکەیت من ناڵم بەگشتی لەوانەیە بەشێکی کەمیان بێ ئەمەش خەلەلەکە هەمووی دەگەڕێتەوە بۆ بێ بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە بەتایبەت وەزارەتی معنی کە بەفعلی ئەو چاکسازیە کە هەیە دەبێت بەفعلی بەرنامەی چاکسازی هەبێ بۆ ئەوەی
تۆ حکومدراوێک لەسەر ئەساسی چاکسازبوونی کە ئایا بە چەند ساڵ پێویستی بەوەیە بگەڕێتەوە ناو کۆمەلگا و ببێت بە کەسێکی بەری و بێتاوان و هەروە کەسێکی خاوێن بۆی بهێنیەوە ناو کۆمەلگا بۆی جارێکی تر جەریمە نەکاتەوە چونکە ئەمە هەر ئەوە عیلاج نییە تۆ بیگری و بیگریە خۆت و هەروەها بێ ئەوەی بتوانی گۆڕانکاریەک لەسەر ژیان و سلوکی ئەم کەسە دروستکەی بەتاکید کەسێک کە 15 ساڵ حکم درابێ 13 ساڵی تەواو کردبێت تۆ بێ بە 2 ساڵ و نیو ناتوانی یعنی بە فعلی تۆ چاکسازی بکەیت کە بە 13 ساڵ نەتوانی بێ کە بە 2 ساڵ بە 3 ساڵیش نەتوانی بێ بۆ باقی ساڵەکانی تر ناتوانانی چونکە دەبێت لە یەکەم ڕۆژی حکومدرانی و هەروە لە خۆگرتنی ئەمە دەبێت بەرنامەی چاکسازی لەسەر پێڕەو بکرێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا نیە. باز لەوە دەکرێت کە تا دێت ڕێژەی مانگرتووەکان زیاتر دەبێت چونکە هێشتا ماونەوانی کە بە یاسای تیرۆر سزادراون و بە پێ فراتچەتی دیگە ئیدی بەرەبەرە دەبێمانە ئازاد بکردن بەڵام دیارە ئەم بڕیاری ئەنجومەنی دادوەری ڕێگر دەبێت لەوەی کەمانە ئازاد من ڕێژەی مانگرتووان زیاتر دەبێت لە ڕۆژانی داهاتوودا. چارەنووسی ئێستا ئەم مانگرتووانە لای پەرلەمانە لای ئەنجومەنی دادوەریە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ئێوەی پەرلەمان چیان بۆ دەکەن و دۆخی مانگرتووەکانیش لە ئێستادا چۆنەوە دێک کە زانیاریتان هەبێت. بەڵێ خۆی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پێکهێناوە سەردانی مانگرتووەکانی کردووە و سەردانی ئەنجومەنی دادوەری کردووە سەردانی چاکسازیەکانی کردووە ئەوان لەوانەیە زیاتر معنی بن و هەروەها زیاتر ئاگاداری بارودۆخیان بن بەڵام بە هەموو لایەک بە تەکید بە هەموو لایەک دەبێت هەوڵی ئەوە بدرێ کە ئەو مانگرتوانە هەممان بشکێنن هەم حەق و ماف و ئازادیەکانیان بۆ بگەڕێتەوە کە بە قانون دیاری کراوە. ئێمە بۆ هەموو حاڵەتێک داوای ئەوە دەکەین کە یاسا جێبەجێ بکرێت چونکە کە یاسا دەردەکرێت بۆ جێبەجێکردنە بۆ ئەوە نییە یاسا تەنها عیبر لەسەر وەرەقە بێ و تەنها بۆ نووسین بێ و بۆ جوانی نییە یاسا بۆ جێبەجێکردنە چه دەسەڵاتی دادوەری بێ و چه دەسەڵاتی جێبەجێکردن بێ کە لە پەرلەمانەوە یاسا بۆ دەردەکرێت دەبێت زۆر باشە ڕووپاخان من وەڵامی ئەو پرسیارم وەرنەگرت هیچ نەس و بڕیارێک نابێت تەبەدیلی قانون من وەڵامی ئەو پرسیارم وەرنەگرت ئەگەر دادوەرێت ئێستا بڕیاری ئازادبوون بە مەرج بۆ یەکێک لە سزادراوەکان دەربکات ئایا ئەم دادوەرە نایاسایی کردووە یاخۆت بە پێی یاسا جوڵاوەتەوە؟ ئەگەر دادوەرێک بڕیاری بەمەرج بۆ حکومدراوێک دەرکرد کە حکومدراوەکە وەکو باسم کرد ئەو مەرجانەی تێدا بوو 1970 حکومەکەی بەسەر برد بوو لە ناو چاکسازیەکە و هەروەها بە هیچ سلوکێکی ناشیرنی نەبوو نووسراوێکی لەلایەن ئیدارەی چاکسازیەوە بۆ هاتبوو ئەو قازیە کە بڕیاری بە مەرج ئازادکردنی دەدا ئەوە کارێکی قانونی کردووە و هەروەها هیچ پێشێلی قانونی نەکردووە بە ئەرچی سەرەکی خۆی هەستاوە کە نەسێکی قانونی جێبەجێ کردووە. ڕۆلی پەرلەمان لێرەیە چۆنە بە تایبەتی بەرامبەر بە ئەنجومەنی دادوەری کە بیرمان نەچێت دەستگایەکی تایبەت و سەربەخۆی خۆیەتی لەوەی کە بڕیارێکی دەرکردووە پێچەوانەی یاسا بەرکارەکانە. ئایا پەرلەمان دەتوانێت لێکۆڵنەوە لەگەڵ ئەنجومەنی دادوەری بکات دەسەڵاتەکانی پەرلەمان بەسەر ئەنجومەنی دادوەریدا چۆنە؟ خۆی پەرلەمانی کوردستان ناتوانێت تەدەخل لە ئیشی قەزا بکە و لە ئیشی بە ئەنجومەنی دادوەری بکە بەڵام دەتوانێت لەو حاڵەتانە لێکۆڵینەوە بکە و هەروها بە دوواداچوون بکە ئەگەر پێچەوانە بوونی قانون هەبوو ئەمەش پێچەوانی نەسێکی قانونیە بۆیە پەرلەمانی کوردستان دەتوانێت ڕۆڵی هەبێ و لە ڕێی لیژنەی تایبەتمەندەوە کە لیژنەی مافی مرۆڤە کاری خۆی بکاوە بە تەکید لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە بینیومانە لیژنەی مافی مرۆڤ زۆر بە چڕوپڕی لە دوای ئەو کەیسەیە و هەروەها لە دوای مافی ئەو مانگرتوانەیە کە ئێستا حکوم دراون. زۆر سپاس بۆ بەڕێز خاچ و ڕووپاگ ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت بە هیوایەوەی کە هەرچی زووترە مافی مانگرتوانی چاکسازی گەورانی سلێمانی هەولێر بە پێی یاسا مافیان بۆ بگەڕێنێتەوە کە مافێکی سروشتی و یاسایی خۆیانە. بەڵە بەڕێزان لێرەدا و بەم شێوەیە گشت بەرگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن بەو هیوایی جێگەی سوود و قازانجی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بەیانێکی تر و پەیامی ڕۆژێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین کاتێکی خۆش ماڵتانەوە دەست خۆش کاتێک بەخێر.